خۆشحاڵین کە لە بەرنامەی کورد لە ڕوانینی هاوچەرخدا میوانداری خاتوو پاتریسا لالۆند توێژەر و چالاکوانی فەڕەنسی دیار لە بواری مافی مرۆڤکەین. ئەو نوێنەری ناوچەی ئەڵدۆ-فرانس بوو لە پەرلەمانی ئەوروپا و تایبەت بوو بە کاروباری دەرەوە و بازرگانیی نێودەوڵەتی. ئەو خاتونە بە داکۆکیە بەردەوامەکانی لە مافی ئافرەت و پشتیوانیەکانی لە دۆزی کورد ناسراوە. لە دوایین راپۆرتیشدا تشتی خستوتە سەر ئەو تەحەدیاتانەی لە ناوچەکە ڕۆبەڕووی کورد دەبنەوە. ئاماژەی بەوە داوە ئەو سیاسەتە ستەمکاریانەی دەرحەق بە کورد کراوە، لەوانش هەوڵەکانی گۆڕانی دیمۆگرافیا لە ناوچە کوردیەکان وا لە کورد دەکات بکەونە مەترسیەکی بەردەوام. خاتوو لالۆند ئێستا پۆستی بەڕێوەبەری گشتی و هاودامەزرێنەری ڕێکخراوی کۆکردنەوەی ژنانی هەڵبژێدرا و لە ئەفغانستان بەڕێوە دەبات. هەروەها ئەو توێژەرێکی هاوبەشە لە پەیمانگای توێژینەوە نێودەوڵەتیەکان و استراتیژی. لەم دیدارەدا لەگەڵ پەرلەمانتار و توێژەر و چالاکوان خاتوو لالۆند تاوتوێی دیدگاکەی لەبارەی دۆزی کورد و ئەو ئاڵنگاریە هەنووکەی یانە دەکەین کە ڕوبەڕووی کورد دەکرێنەوە، هەروەها ڕۆڵی کۆمەڵگەی مەدەنی لە پاڵپشتیکردنی مافەکانیان، هەروەک باس لە ئەزمونونەکەی لە خوێنەوەی کوردیش دەکەین لە ڕابردوو ئێستا و داهاتوودا. سڵاوتان لێبێ لەم دیدارەدا کە پێم وایە لە بەرنامەی کورد لە ڕوانینی هاوچەرخدا بێ پێشینەیە. جارێکی دیکە سڵاوت لێبێ. ئایا فەڕەنسا لە ئەنجامی ڕێککەوتنی ساکس-پیکۆ هەست بە پەشیمانی یانیش ئازاری وجدان دەکات؟ ئەمە پرسیارێکی زۆر گەورەیە. من سەرسامم بەوەی ئێستا لەگەڵ کورد ڕوودەدات. من لە نزیکەوە ئاگاداری دۆزی کورد بوومە. دەتوانم بڵێم کە ماوەی نزیکەی 15 ساڵ دەبێت بە دووەداچوون بۆ بابەتە دەکەم. بە دیاریکراویش لە کاتی بەهاری عەرەبی ناگەڕێمەوە بۆ مێژووی ڕێککەوتنی سایکس-پیکۆ، بەڵام من تووشی شۆکێکی گەورە بووم کاتێک کورد بانکێشتی کۆنگرەی پاریس لەبارەی سووریاوە نەکران. ئەمەش شتێکی باوەڕ پێ نەکراوە. دەسەڵاتی نوێی سووریا کە ڕژیمی بەشار ئەسەدی ڕووخاند لایەنەکانی بانکێشت کرد، بەڵام کورد بانکێشت نەکرا. ئەمەش بەڕاشکاوانە بەلای منەوە کارێکی ناڕوونە، چونکە کورد بەلایەنی کەمەوە ئەوەی پەیوەندی بە سووریا و تەنانەت عێراق و هەموو ئەو ناوچانەشەوە هەیە کە لەیان دەژین. شەڕی دژ بە داعش، قاعیدە و گروپە ئیسلامیە تونڕەوەکان کردووە. سەبارەت بە من دوورخستنەوەیان لە ئەنجامی هەڵە تێگەیشتنی تەواوە لەوەی کە ئێستا ڕوودەدات. بە دڵنیاییەوە بەشار ئەسەدی دیکتاتۆر ڕوخێنرا، بەڵام من پێم وایە کە پێویست بوو لەسەر دەسەڵاتی کاتی ئێستا پەنا بباتە بەر بانکێشتکردنی تەواوی پێکاتەکانی کۆمەڵگەی سووریا بە کوردیشەوە بۆ ئەو کۆنگرەیە. مادام ئێوە پشتیوانیتان لە تێکۆشانی کورد کردووە کە دەزانن ئەوان چیان کردووە، بە تایبەت ئەو بوێریەش دەشزانم کە ئافرەتان لە ڕۆژاوانیشانیاندا لە ڕووبەڕووبوونەوەی داعش. بەلای منەوە کورد وەک هێڵی بەرگری یەکەم بوون لە دژی جیهادیەکان. ئێستاش تێناگەم چی ڕوودەدات. کارەکە وا دەردەکەوێت بەک چۆن بەنداوێک ڕووخا بێت و من لەبارەی چارەنووسی کورد زۆر نیگەرانم، بەتایبەت کە ئێستا تورکیا پشتیوانی لە دەسەڵاتی ئێستای سووریا دەکات. ئەمەش بە هیچ شێوەیەک ئاماژەیەکی موژدەبەخش نییە. لەوانەیە تا ڕادەیەک ڕەشبین بم، لەوانەشە لە داهاتوودا هەندێک دەستپێشخەری لەلایەن تورکیاوە دەرکەون. هەر ئێستا قسە و باس لەبارەی ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلانیش دەکرێت، وەکو هەوڵێک بۆ هێورکردنەوەی کورد کە هەستبانی گەرانیەکی زۆر دەکەن لەبارەی چارەنووسیان. ئەمەش مافی خۆیانە. هەروەها بەڕاشکاوانەش من نازانم کە دەکرێت لە داهاتوودا چی ڕووبدات، بەڵام ئەوەی من دەتوانم بڵێم ئەوەیە کە ئەوەی ئێستا ڕوودەدات وەک هەورە تریشقەیەک وایە سەبارەت بە هەمووان. ئەمەش بە لەبەرچاوگرتنی هەموو ئەوەی لە سووریا ڕوودەدات و هەموو ئەوەی کورد لە ناوچەکە کردوێتی. جا ئەمە شتێکی لۆژیکی نییە کە کورد لە کۆنگرەی بنیادنانەوەی سووریادا بانکێشت نەکرێن. بۆیە بەلای منەوە ئەمە شتێکی تەواو ناڕوونە. حکوومەتی فەڕەنسا لە سەردەمی ئینتیداب چۆن مامەڵەی لەگەڵ کورد کردووە لە سووریا؟
بە بڕوای من لە ماوەی ئینتدابی فەڕەنسا پەیوەندێکی زۆر باشی هەبووە لەگەڵ کورد. دواتری شەو پەیوەندیانە بەهێزتر بوون. لەبەرەوە هۆکارە شوا دیارە شتێکی عەقڵانی نییە کە ئێستا دەستبەرداریان بێت. هیوادارم کە ئێستا دەرفەتێک هەبێت بۆی کە ئێستا فەڕەنسا بەپەلا کورد ڕزگار بکات. زۆر حەز دەکەم کە قسە لەسەر کورد لە ڕابردوودا بکەم، بەڵام ئەوەی ئێستا ڕوودەدات زۆر مەترسیدارە. من دەزانم چی لە سووریا ڕوودەدات و ڕوبەڕووبوونەوەکانی ڕۆژانە ئاراستە لە سەردەمی بەشار ئەسەد ماوەیەک هەبوو، شتەکان لێک نزیک بوون بەوەی کە جۆرێک لە لێک نزیکی لە نێوان دەسەڵاتی ئەسەد و دەسەڵاتی کورد هات بۆ ئارەوە. ئەمەش لێک نزیک بوونەوەیکی زۆر بوو، بەڵام لە کۆتاییدا تورکەکان ڕێگریان لەمە کردووە ئەوانی وەستاند. بۆیە ئەوەی مەبەستمە باشە، من نازانم لەمە زیاتر بۆتان باس بکەم. من ڕێزێکی زۆرم بۆ گەلی کورد هەیە، وای دەبینم کە دۆزەکان زۆر جوانە. هەروەها لەو باوەڕەدام ئەوەی ئێستا دەیبینم و دەیڵێم ڕنگدانەوەی ئەوەیە کە باوەڕم پێی هەیە. من ئەندام بووم لە پەرلەمانی ئەوروپا، بەڵام لە سەر ئاستی ئەوروپا جۆرێک لە خەجاڵەتباری هەبوو لە نێوان دوو کەوانەدا بەهۆی جیهادیەکان. هەروەها بە ڕاشکاوانە ئێمە هەڵوێستێکی ڕوونمان نەبوو بەرامبەر بە جیهادیەکان. ئەمە کەمترینیانە کە دەتوانم بیڵێم. لە ماوەکانی ڕابردوودا لە سووریا کاتێک کە بەرەی نووسرە هەبوو، ئێمە دەمانگوت ئەوان لەوانی دیکە باشترن. ئێمە هاوکاری تحریشانمان کرد و چەکمان پێیاندا. ئێستاش ئەوان لەکوێن؟ ئێمە بەشار ئەسەدمان ڕووخاند. ئەمە شتێکی زۆر باش بوو، بەڵام ئەوان ئێستا لە دەسەڵاتن و لە پاریس پێشوازیان لێ دەکەین. بە ڕاشکاوانە ناتوانم گزارش لە بابەتەکە بکەم. ئەمە ئەو پەیامە بوو کە ویستم ئەمڕۆ بیگەێنم بەیانی کەمەوە بە گەلی کورد. من ناچمە ناو وردەکاری زیاتر، بەڵام من پێم وایە و زۆر بە باشیش دەزانم کە کورد هەمیشە بە توندی شەڕیان لە دژی جیهادیە تونڕەوەکان کردووە. ئەمە شتێکە بە تەواوی نازانرێت. هەروەها لەو باوەڕەدام لە بەرژەوەندی ئەوروپادایە کە پشت بە کورد ببەستێت، چونکە ئەوان لە زیندانەکانیدا ژمارەیەکی لە ڕادە بەدەری جیهادیەکانیان زیندانی کردووە. کێ دەزانێت کەی ئەو جیهادیانە ئازاد دەکرێن؟ لەوانەیە بگەنە ئێرە بینیمان لە باتاکلان چی ڕوویدا. لەبەرەو هۆکارە ئەم چیرۆکە بەلای منەوە لۆژیکی نییە. دوای دووەم جەنگی جیهانی دەوڵەمەتکارەکانی فەڕەنسا چۆن کارلێکیان لەگەڵ کورد کرد لە سووریا و عێراق و ئێران. هەمیشە کوردیان بۆ خزمەتی بەرژەوەندی خۆیان بەکارهێناوە، چ بۆ دابەشکردنی ناوچەکە یانی شەوەی پەیوەندی بە ئێرانەوە هەیە. بەڕاشکاوانە زۆر شت لەبارەی دۆخەکەیان لەگەڵ ئێران نازانم، بەڵام ئەوەی دەزانم ئەمانە هەوڵێک بوون بۆ دروستکردنی کوردستان. هەروەها گەر هەڵە نەبم ڕێگەیەک بوو بۆ هەوڵدان لە پێناو پەراوێزخستنی ئێران و بە نزیکەی هەمان شت لەگەڵ عێراقیش ڕوویدا. بیرۆکەکە دامەزراندنی دەوڵەتێکی کوردی سربەخۆ بوو. هەر لە ڕاستیشدا لێرە هەرێمی کوردستان هەیە. دەرفەتی ئەوەشم هاتە پێش چاو کە چاوم با سەرۆک بارزانی بکەوێت. کاتێکە و کات سەردانی پاریسی کرد، هەرخۆشمان ئەرکێکمان لە هەولێر ئەنجامدا بۆ بەدواداچوونی دۆخەکە لەوێ. ئەو کات من بە توندی تێدەکۆشام بۆ داکۆکیکردن لە مافی ئافرەتانی ئەفغانستان. بیرم دێتەوە کاتێک کەمیشە دەمگوت سیرکن کورد چۆن مامەڵە لەگەڵ ئافرەتەکانیان دەکەن. ئەمە شتێکی زۆر جوانە. ئەگەر هەڵە نەبم ئەمە جۆرێکە لە ئافرەت بوون لەوێ، بۆیە پێویستە پشتگیریان بکرێت. لە کاتێکدا من بە ئەرێنی لە دۆزی کوردم دەڕوانی تەنانەت لە ئێرانیش. ئەگەر کورد بتوانێت هاوکار بن بۆ باشترکردنی دۆخی ئەوێ، بەتایبەت ئەوەی پەیوەندی بە مافی ئافرەتانەوە هەیە وا بکرێت کە بابەتەکان کەمتر تووشی هەڵچوون ببن، ئەوە شتێکی باشتر دەبێت. بەڵام بەرحاڵ هەموو جوگرافیایەکی سیاسی گۆڕانکاری بەسەردادێت. بۆ بزانم ئێوە ئەوەتان بینی کە لە ئەمریکا ڕوویدا لەوێ وەرچەرخانێکی گەورەی جیۆسیاسی هەیە کە ئێستا ڕوودەدات. پرسیارەکەشەوەیە کورد چۆن دەتوانێت خۆی لەگەڵ ئەو شەپۆلە گەورەیەی گۆڕانکاریەکانی جیۆسیاسی بکونجێنێت. ئەمە زۆر نیگەرانم دەکات. هیوادارم ئەم دەسەڵاتە نوێی سووریا بەردەوام بێت کە لە هەمان کاتدا جێگەی نیگەرانیمە، چونکە من هەست دەکەم کورد لەناو ئەو تورکانەدا بە گەمارۆدراوی دەمێنێتەوە کە پشتیوانی لەو دەسەڵاتە نوێ دەکەن. لە کاتێکدا ڕێککەوتنێک لەگەڵ بەشار ئەسەد هەبوو کە ئەوەندە لەمێژ نییە، بۆیە من نازانم. بەڵێ دیکتاتۆرێکیان لابرد. هیوادارین سووریا سەلامەت بێت و ئەمە ئومێدی ئێمەیە. بەڕاشکاوانەش هیچ سوودێک لەوەدا نابینم لە کاتێکدا کورد لەوێ بوون بۆ ڕێگریکردن لە ڕوودانی ئەمە، بەڵام بە بڕوای من ئێمە نەمانتوانی بە باشی سوودیان لێ ببینین. ڕۆڵی فەڕەنسا لە پشتیوانیکردنی کورد لە عێراق دوای ڕوخانی ڕژێم سەدام ئایا بۆ بەدەنگەوە هاتنی بۆ شایەکانی ئەو کات بوو
یانیش گۆڕانکاریە سیاسیەکان یاخود پلان و ڕوانینێکی استراتیژی بوو. من لەو باوەڕەدام ئەمە بۆ بەدەنگەوە هاتنی فشارە نێودوڵەتیەکان بوو، بەڵام ڕووخاندنی سەدام حوسێن شۆکێکی گەورە بوو و ئەگەر هەڵە نەبم کاریگەریەکی گەورەی هەبوو. ڕووخاندنی سەدام بۆ هۆی سەرهەڵدانی داعش. هەر بۆیە پشت بەست بە کورد بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە زەرورەتێکی پێویست بوو. من نازانم لەمە زیاتر چی بڵێم، چونکە من لە شوێنی بڕیار نیم لە فەڕەنسا. من لە پەرلەمانی ئەوروپا نوێنەر بووم و لە کاتی کارکردنمدا چەندین جاریش ویستم سەردانی سووریا بکەم، بەڵام ڕێگریم لێکرا. ئەوەی ئاراستی بێت ڕێگە پێدراو نەبوو چاومان بە بەشارە سەد بکەوێت یان تەنانەت بینینی ئەوەی کە لەوێ ڕوودەدات. ڕێگەمان پێ نەدرا هیچ شتێک بکەین بۆ کۆتاییانە توانیمان بچینە سووریا. ئەوەمان بۆ دەرکەوت ئەوەی لە سووریا ڕوودەدات بە دیاریکراویش لە دەمەشق جێگەی گرنگی پێدانێکی زۆرن، بەڵام من نەمتوانی بچمە ڕۆژاوای کوردستان و نەمتوانی چاوم بە هاوڕێ کوردەکانم بکەوێت لەوێ، بەڵام هیوام بۆ ئەوە دەخواست کە دەتوانم بڵێم من بە گوتنی ئەو قسانە هەست بە خەجاڵەت دەکەم، بەڵام ئەوە لای من دروست ببوو کە یەکێتی ئەوروپا هەڵوێستێکی بۆ کورد هەیە کە پێویستە ئەوە بکرێت کە بۆیان گونجاوە. ئەگەر کارێکی گونجاویان بۆ بکرێت ئەوە شتێکی باش دەبێت، بەڵام کاتێک بینیم کە شتەکان پێچەوانە بوونەوە دەستبەرداریان بوون ئەمە هەموویەتی. فەڕەنسا چۆن دەڕوانێتە کورد لە سووریا؟ ئایا ئەوان هاوپەیمانی کاتین یانی هاوپەیمانی استراتیژین؟ من پێم وایە لەو کاتەوەی سووریا کەوتۆتە دەست دەسەڵاتی ئێستا بەبێ لە بەرچاوگرتنی هیچ ناونیشانێک کە خۆیانی پێدەناسێنن و ئەوانەی کە پشتیوانیان دەکەن و سەرکردایەتیان دەکەن. من تێناگەم بۆچی کورد لەو کۆبوونەوەیە بەناوبانگە ئامادە نەبوون کە ڕۆژی پێنجشەممە لەبارەی سووریاوە بەڕێوەچوو. کۆبوونەوەکی گەورە بوو، وەزیری دەرەوەی سووریا و نوێنەری ژمارەی زۆری وڵاتانی دراوسەی سووریاش ئامادە بوون، بەڵام کورد بانکێش نەکرا. ئەمەش کارێکی تەواو قبوڵ نەکراوە. نازانم چۆن وەڵامی و پرسیارە بدەمەوە، بەڵام هیوام وایە کە دەستبەرداری کورد نەبین. من لەو باوەڕەدام کە و پرسەیە کراکەرەوە و زۆر گرنگە بۆ دووبارە پێکێنانەوەی سووریای نوێ، چونکە هەمیشە هەڵوێستی کورد لەبارەی ئیسلامی توندڕە و ڕوون و ئاشکرا بووە. ناکرێت ڕێگە بدرێت دەسەڵاتی سووریا هەموو لایەنەکان لەخۆ نەگرێت. ئایا ڕۆڵی فەڕەنسا لە یەکێتی ئەوروپا لەبارەی کورد لەگەڵ هەڵوێستی ئەوروپا بە شێوەیەکی گشتی یەک دەگرێتەوە یانیش هەڵوێستێکی تاکلایەنەیە؟ بەڵێ لێرە ناکۆکی هەیە و ڕوونە کە هەڵوێستێکی یەکگرتوونیە، بەڵام وەک دەزانن تورکیا سەنگێکی گەورەی هەیە. هەروەها ئەو ئێستا لەگەڵ ئەوەی لە سووریا ڕوودەدات هەژمونەکەی فراوانتر دەکات. هەموو تورکەکان پشتیوانی لە ڕووخانی بەشارەسەد دەکەن، بۆیە وەک دەزانن تورکەکان پەیوەندێکی خراپیان لەگەڵ کورتەیە. بەلایانی کەمەوە ئەو کوردانەی لە تورکیا دەژین کە بە پارتی کرێکارانی کوردستان ناو دەبرێن و تورکیا بە ڕێکخراوێکی تێرۆریستی ناویان دەبات. بۆیە ڕاستە کە هەڵوێستی ئەوروپیەکان یەکگرتوونیە و بەردەوام لە گۆڕاندایە کە هەندێکیان میلیان باراستی هەڵکردنی باەکەدا. لە ئێستاشدا نازانین ئەگەر ڕەوتێک لە سووریا هەبێت کە لە بەرژەوەندی لایەنێکی دیاریکراودا دەبێت یان نا. ئایا فەڕەنسا هیچ چارەسەرێکی دادپەروەرانەی بۆ دۆزی کورد دەبینێت؟ گونجاوتنی سیناریۆش بۆ مەبەستە لای فەڕەنسا چییە؟ من ناتوانم وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە. نازانم فەڕەنسا چی دەکات، چونکە ئێمە سیاسەتێکی دەرەوەمان بۆ هەموو ئاراستەکان هەیە. لەوانەیە ئەمڕۆ شتێک بڵێین و سبەی کاری پێ نەکەین، بەڵام من هیوادارم کە پشتیوانی کردن لەگەلی کورد لە بەرژەوەندی فەڕەنسا و ئەوروپادا بێت، هەروەها لە بەرژەوەندی سووریا و عێراقشدا بێت. لە کۆتاییشدا بە بۆچوونی من پشتگیریکردنی گەلی کورد لە بەرژەوەندی هەموماندایە. لە میانی ئەزمونونەکەتەوە تۆ چ پێشبینیەکت بۆ 10 ساڵی داهاتووی پەیوەندیەکانی نێوان فەڕەنسا و کورد هەیە؟ دەمەوێت توانای ئەوەم هەبێت کەمە بڵێم، هەروەها پێویستە بڵێم کە هیچ بیرۆکەیەکم لەو بارەیەوە نییە. دەمزانی چی بکەم ئەگەر بەهاتایە لە ناوەندی بڕیار بوومایە، بەڵام من لەو ناوەندەدا نیم. وەک پێم گوتن وە دووبارەشی دەکەمەوە، من پێم وایە زۆر گرنگە فەڕەنسا و ئەوروپا پارێزگاری لە پەیوەندێکی بەهێز لەگەڵ گەلی کورد بکەن.
من باگرنگیەوە باسی پەکەکە ناکەم کە تەقینەوە لە تورکیا ئەنجام دەدات بەڵکو من باسی کورد دەکەم لە ڕۆژاوای کوردستان کە دەرفەتیان پێدام چاوم پێیان بکەوێت. ساڵح موسڵمیش کە دەرفەتی یەکتربینینی پێدام ئەو هەموو کەسانی بەلای منەوە کەسانی نزیکن لێمانەوە لەوە شتێ ناگەم کە بۆچی ئێمە دەستی یارمەتیان بۆ درێژ ناکەین لە کاتێکدا کە ئەوان بە شێوەیەکی تەواو لەگەڵمان هاوکارن کاتێک کە شەڕی توندڕەوی دەکەن. چۆن دەڕوانیتە هەرێمی کوردستان و ئەزمونونەکەی لە ئیدارەدانی دەسەڵاتەکەی لە ناوچە کوردیەکان؟ من متمانەی تەواوم بە دۆخەکە هەیە و کەمێکی شکارم لەسەری کردووە. پێم وایە ئەوەی لە کوردستانی عێراق دەگوزارێت کارێکی زۆر ئەرێنیە واتە بە تێڕوانینی من کە من بەردەوام لە پرسەکانی مافەکانی ئافرەتاندا کارم کردووە تێبینی ئەوەم کردووە کورد مامەڵەیەکی زۆر باش لەگەڵ ئافرەتان دەکات. من کارش بەلای منەوە جێگەی ئەو پەڕی گرنگیە. دووەم کورد بە تایبەتیش لە هەرێمی کوردستان شەڕ دەکەن و بەردەوام شەڕیان لە دژی قاعیدە و داعش کردووە. ئەمەش کارێکی زۆر ئەرێنیە و پێویستە بەردەوام بێت. هەروەها لەو باوەڕەدام پێویستە دان بە ڕۆڵەکانیاندا بنرێت. ئەمە ئەڕوونە. قسەی تۆ چییە بۆ کورد و عەرەب لە پێناو پێکەوژیانی ئاشتیانە لە نێوان پێکاتەکان؟ عەرەب و کورد توانای بەیەکەوە ژیانێکی تەواو ئاشتیانیان هەیە. من ئەو قسەیە دەکەم چونکە ئەوان عەرەبن نەک جیهادی یانیش تێرۆریست. هەموو ئەوەی دەمانەوێت ئەوەیە کە هیچ کێشەیەک نەبێت بە تەواوی بە پێچانەوە. من زۆر سەرسام بووم بەوەی کە کاتێک دوجار لە سووریا بووم زۆر دوور نەبووم چونکە من نەچوومە ئاڕۆژاڤا بەڵام بەرحاڵ من لە دەمەشق بووم لە معلولە بووم لە دەوروبەری دەمەشق. من زۆر سەرسام بووم بە ئاین و گەلانی جیاواز کە لەگەڵ یەک دەژیان چە کریستیان یانیش مسلمانەکان واتە جۆرێک لە خۆگونجاندن لەگەڵ یەکتر هەبوو. عەرەبیشی لێبوون کارەکانیش بە باشی بەڕەوە دەچوون. هەر بۆیە دەکرێت کە کورد و عەرەب ڕێک بکەون. زۆر سپاس بۆ تۆ. ئێمە لەو وەڵقەیەدا لەگەڵ پەرلەمانتاری فەڕەنسی بووین و دیدگایەکی پێشنیاز کرد کە لەوانەیە تا ڕادێک نوێ بێت لە بەرنامەی کورد لە ڕوانینی هاوچەرخدا. لا فەیڤینێکی دیکەتە لەگەڵتان شاد دەبینەوە. زۆر سپاس بۆ خاتوونی پەرلەمانتاری بەڕێز کە لەگەڵمان بوو لەگەڵەوانش کە لەگەڵمان بوون و سڵاوتان لێبێت.